دکتۆر با لەوە دەست پێ بکەم پرۆژە یاسایە بۆ بیری لێ کراوەتەوە بنووسرێتەوە پرۆژە یاسایەکی وا بێ بکرێ بە یاسا ینی ضرورەتی ئەم یاسایە چییە؟ جارێ سەرەتا ئەم یاسایە تازە نییە. ئێمە هەر لە کۆنەوە لە سەردەمی عوسمانیەکانەوە یاسای سەربازی زۆرە ملێ بوونی هەبووە. دوای لە سەردەمی عومەر پاشا کە لە سەردەمی عوسمانیەکانە والی عێراق بووە 1857 بۆ 1859 سەربازی زۆرە ملێ هەربوونی هەبووە. دوایە کە دەوڵەتی عێراق لە ساڵی 1920 دامەزرا و عهدی مەلەکیەتیش هاتە ناوەوە سەردەمی مەلەکیەت تۆزێ ئەم یاسایە کاڵ بووە سەربازی زۆرە ملێ بوونی نەمایەوە. دوایە خۆتان ئاگادارن لە پێش ڕوخانی ڕژێمی بەعسەوە یعنی لە پێش ساڵی 2023 ئێمە یاسای خزمەتی سەربازی ساڵی 1969 هەموار کراومان هەبوو کە تا ئەم دقەیە ئەو یاسایە دوای پێت ئەڵێم چی لێ هات بەڵام بەڵێ بەرکار بوو بەس ئێستا باس یعنی باس لەوەکەین چی لێ هات بەپێی ئەو یاسایش سەربازی زۆرە ملێ بوونی هەیە ئەو بوو کە لە سەردەمی سەدداما ئێمە چەند کەس ڕایە کرد لە عسکەری نێویست عسکەری بکە بوونی هەبوو. دوایە لە ساڵی 2023 کە ئەم بابەتە ڕوویە هاتن وەستانیان بە بڕیاری ژمارە 2 ساڵی 2023 وتیان ئێمەمانەوێت دەوڵەتێکی دیموکراسی دروست بکەین بابەتی سەربازی زۆرە ملێ ئەوەستێنین. پرسیارەکەی من ڕێک لەوە سەرچاوی گرت بوو لە 2023 کە سەدام حوسێن نەما وەستانیان بە بڕیاری ژمارە 2 یاسایە کاری پێ ناکرێت. ئێستا بۆ بیری لێ کراوەتەوە جارێکی تر ضرورەتی ئەم یاسایە ئەوان لە چەند سۆنگەی چەند شتێکەوە ئەڵێن یەکەمیان ئەڵێن ئێمە گەنجی بێکارمان زۆر زۆرە ئەڵێن لەگەڵ ڕێزمە ئەڵێن گەنجمان بووە بە گەنجی کافتریاکان ئەمانەوێت جارێکی تر گەنجەکە بەرگێکی تر بکەینەوە بە بەریا بۆ چوونەکانی بگۆڕینەوە هەروەهاڵێن بۆ یەکێتی نیشتیمانیش و هەنێ بابەتی تریشەڵێ ئەمانەوێت قدراتی ئیمکانیاتی سەربازیمان بەرزکەینەوە بەڵام کاکرانکۆ کێشەکە لەوایە هیچ یەکێک لەم هۆکارانە هۆکاری بەجێ نین زۆر بۆ دەرچوونی ئەم یاسایە. چونکە هێزی سەربازی ئێمە خۆمان ئاگادار بووین لە شەڕی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیلە بەڕاستی هێزی سەربازی ئەوەڵی کە ئای دەوریە بینی ئەوەڵە کەسەکان بە تاکتاکی سەرباز دەوری نەئەبینی ئەگەر تۆ بەڕاستی ئەتەوێت هێزی سەربازی خۆت بەرزکەیتەوە مەشقی زۆرە ملێدانێ بۆ بابەتی AI هەوڵ بە لە بابەتی AI لە بابەتی زیرەکی دەستکردا لە تەکنەلۆژیا خۆت بەرە پێشێ لە زیرەکی دەستکردا خۆت بەرە پێشێ نەک لەمە سەبارەت بە مۆزوعیەوەی کە گەنجەکان ئەڵێ بێکارن ئایا من پرسیارێکم هەیە خەزینەی دەوڵەتەکە خۆی وەزارەتی دارایی ئەتوانێ تحملی ئەو باجە داراییە بکە کە ئەم یاسایە هەیەی تەبان ئەم یاسایە بەشێکی دیوێکی دارایی هەیە دیوە دارایەکەی یەکجار نەفقاتێکی زۆر زۆر ئەخاتە سەرشانی دەوڵەتەکە خۆی لە خۆیانە خۆی دەمێک ئەڵێن مانی 4 ئەڵێن وڵی لەوانەیە پارە نەبێ مەعاش بێرێ ئەڵێن لەوانەیە مانی 5 پارە نەبێ مەعاش بێرێ ینی ئەم شتە جاران بەس لە هەرێمی کوردستان بوو ئیستا لە بەغاش هەمان شتە تۆ چۆن ئەچی جارێکی تر نەفقاتی ترەخیتە سەرشانی تێچووی ترەخیتە سەرشانی دکتۆر ینی دۆزینەوەی هەلیکار بۆ دەبێت تۆ بیکەی بە سەرباز؟ نەخێر ئەساسا بیری کردوێتەوە؟ بەڵێ ئەو ئەڵێ من ئەمەوێت نسبەی یەکێک لە حوجەکانیانەوەی ئەڵێ من ئەمەوێت ڕێژەی بێکاری بێنمە خوارەوە چیەکەم ئەچم گەنجەکە خەمە سەربازیەوە طبعا ئەمەش چۆنە ئاڵێ مەسەلەن بۆ نمونە کەسێک ئامادەی تاو نەکردبێ 18 مان بابێ سەربازیم بۆ بکە کەسێک ئامادەی تاو کردبێ کۆلێژی تاو نەکردبێ بابێ 12 مان سەربازیم بۆ بکە کەسێک کۆلێژ و پەیمانگای تاو کردبێ بە شەرتێ پەیمانگاکە لە 2 ساڵ کەمتر نەبێت ئەوە بابێ 9 مان سەربازیم بۆ بکە کەسێکی شەهادەی ماستەری هەبێ 6 مانە کەسێکیش دکتۆرای هەبێ 3 مانە هەموو نێرێکیش ئەگرێتەوە 18 ساڵی تاو کردبێت تەمەنی 45 ساڵی تێنە پەڕانەبێ بەپێی خوێندنەوەی یەکەم کە بۆ یاساکە کرا بەڵام بەپێی تازەترین زانیاری کە لە لژنەی ئاسایش و بەرگریەوە ئێمە دەستمان کەوتووە ئیستا مشتومڕێک هەیە لەناو ئەو لژنەیە ئەیانەوێ ئەو تەمەنی 45 ساڵە بێن نەخوارێ بۆ 35 ساڵ یعنی ئەیانەوێ بیکەن بە 18 ساڵ بۆ 35 ساڵ ئەڵێن بەپێی ئەوە ڕێژەکەش دابەزێنین ڕێژەی ئەو کەسانی کە شمولی سەربازی زۆرە ملێ یعنی سەربازی زۆرە ملێ شمولیانەکە ببوورە ئەبێ بە 600,000 و شتێکیش زیاتر ئەڵێ توانی زیاتر کۆنتترۆلیکەین باشترە بۆیە لەوانەیە تەمەنەکە بێن نەخوارێ بەس بۆ نێر ئەمە لەسەر بنەمای بەرخی نێر بۆ سەربڕینە ینی واللهی من حەزەکەم پێت بڵێم طبعا ئەم شتە بەس لای ئێمەوان نییە ینی حتا کە لە سوودان هەبووە بەس بۆ نێر بووە لە یەمەن بەس بۆ نێر بووە لە مصر بە هەمان شێوە بەڵام
چەند وڵاتێکی دەگمەنمان هەیە بۆ نێرومێ کردوێتی یەکێک لەوانە مەسەلەن لوبنان بۆ نێر و بۆ مێش شتێکی هەیە پێوترێ مەشقی سەربازی ڕاهێنانێکە و ئەی خوێنیت و تەنانەت پۆینتیشی لەسەر ئەوە بۆ نێر و بۆ مێشە بەڵام عادەتەن وڵاتەکانی تر مەسەلەن ئیستا سووریا سەربازی زۆرە ملیتیایە ئێران تایەتی تورکیا هەندێک وڵاتی تری شتایەتی تەنانەت ئەڵمانیا شتایەتی زیاتر تەرکیزە کاتە سەر بابەتی ئەوەی کە نێرێک لە تەمەنێکی دیاریکراوە هەتا تەمەنێک بڕواتە بابەتی مەشقی سەربازیەوە دکتۆر کەواتە ئەمە هەمووانی کە دەستنە بەر خوێندن یا خوێندنیشیان تاوا کردووە هەمووانش دەگرێتەوە نەک بەس هەر هەمووانەگرێتەوە کاکرانکۆ تەنانەت ئەگەر تۆ خوێننیشە تاوا کردبێ ناتوانانی دابمەزرێ ئەگەر سەربازی زۆرە ملێو نەکردبێ ئەگەر سەربازی زۆرە ملێو نەکردبێ ناتوانانی عێراق بەجێبێڵی ئەگەر سەربازی زۆرە ملێ نەکەیت و لەناو وەزیفەیە کابی دەرەکری لە وەزیفەکەت یعنی هەنێ حکمی قورس هەیە من نازام ئەگەر دوایە ئیستا خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە ئەگەر لە خوێندنەوەی دووهەما بیگۆڕن هەنێ بابەتی تیا بگۆڕن ئیستا پرۆژە یاساکە بەپێی خوێندنەوەی یەکەمی ئەم بابەتانەی تایە لە هەمووی سیرتر سزاکانی کە دایان ناوە یعنی تۆ ئێمە زۆر جار زۆر کەس هەیە حەزەکە ڕابکە لە مۆزۆعی سەرباز حەزەکە فیرار بێت تااقەتی نییە ئەڵێ گەر کەسێک هات و سەربازی نەهات بۆ لیژنەی پشکنین دانێن بۆی کە بزانن ئایا ئەم کەسە شیاوی ئەوەیە ببێ بە سەربازیانە ئەگەر نەچوی بۆ لیژنەی پشکنین غەرامەیە کە کڕی لە 250,000 بۆ ملیۆنێ ئەگەر خۆت شاردەوە بۆی کە 45 ساڵەکە تێپەڕێنیت و دوای 45 ساڵەکە هاتی تۆ وتەوەڵا ئەوە من خۆ تازە بووم بە 47 ساڵ چیم لێکەن لە ساڵێکەوە تا 3 ساڵ حکم ئەدرێ ئەگەر هاتوو بە قەست ویستە شوێنێکی خۆ عیبدار بکەی بۆی کە بەس نەچی بۆ کاری سەربازێکە تا 3 ساڵ سزا ئەدرەی نەک بەس خۆت ئەو کەسەشی کە یارمەتی یاوی بۆی کە تووشی ئەو حاڵەتت بکە بۆی کە خۆت بتزیتەوە لە سەربازی زۆرە ملێکە یعنی هەنێ حکمی تایە هەموو کۆتوبەندە توندە چیە ئەمە؟ والله ئەوان طبعا هەر بۆ زانیاریت ئەمە بوون بە دوو بەرەوە ئەو بەرانەی کە ئەو پارتە سیاسیانەی کە پشگیری ئەم یاسایە ئەکەن بەشێکی باشی حزبی ئیعمار و تەنمیەیە تەقەدم طبعا هەیبەت حەلبوسی و محەممەد حەلبوسی حکمە عمار حەکیم و ئەوان بەشێکی باشی عەسائب باقێکی تری زدین نور المالکی بەشێکی باشی تری شیعەکان بەدر و ئەوان زدین هەروەها پارتی بە شێوازێکی فەرمی وتی ئەگەر تەنانەت دەریشی بکەن ئەو یاسایە لەسەر سنووری جوگرافیای هەرێمی کوردستان ئێمە جێبەجێ ناکەین یعنی بەو ڕادایە بەڵێ لێدوانیان ناوتیان ئێمە لە هەرێمی کوردستانە جێبەجێ ناکەین اینجا خۆی ئیستا پرسیارەکە لەوایە ئایا لە ڕووی یاسایەوە حکوومەت هێرێم وتێتی هەڵبەتە ئەو وەکو فراکسیۆنی پارتی ئەم لێدوانەیەوە بەڵێ نەک وەکو حکوومەت بەڵام پرسیارەکە لێرایە ئایا ئێمە ئەگەر ئەم شتە ڕووبە ئایا فعلا نەتوانین جێبەجێ نەکەین ئەوەکەم بە پرسیارێک بێگومان بۆ هەرێمی کوردستان نایە دەتوانین جێبەجێ بکەین یان نا بەڵام بازارێ لە نێو پرۆژە یاساکەدا بمێنینەوە هەندێک بەرچاوڕوونی زیاتر بین بە بینەرانمان ینی کەسێک تەمەنەکەی شمولی بکە و بیەوێ نیکە ئەوە چۆن دەتوانێت پارە بدا چی بکە؟ چەند حاڵەتێکمان هەیە ئەڵێ توانی لەم حاڵەتانەیە مەلێتە بورین قەیناکە ئەگەر تاقە کوڕی عایلەبی یعنی تاقانەبی ببوورە ئەگەر هاتوو 3 ساڵ لەسەر یەک نەخۆش بوویت ئەوە قەیناکە هەر لێتە بورین ئەگەر هاتوو بڕێ پارەتدا بڕە پارەکە چەنە دیاریکراو نییە بەپێی ئەو مشتومڕانەی کە هەیە ئەڵێن لەوانەیە لە ملیۆنێک بێت یا 2 ملیۆن بیتر ئەم ڕێژەیەمە نازانین ئەوان لە ئیستا لە کاتی مناقەشاتان لە لیژنەی ئاسایش و بەرگریە لەوانەیە ئەم بڕە زۆر زیاتر بکەن لەوانەیە کەمتری بکەنەوە ئەڵێ ئەو بڕە پارەی کە تۆ ئەیەی بە ئێمە دوای هەڵی ناگرین بۆ خۆمان ئەچین ئەو معسکراتانەی کە دانراوە بۆ بابەتی سەربازی زۆرە ملێ جارێکی تر هەوڵین گەشەی پێ بکەین هەوڵی سپای وڵاتەکە لەسەر بنەمای پارەی خەڵک بنیاتەنێ نەک بەس ئەوە ئەگەر کەسێ پارەکەی هەبێ بیە تەواو کێشەی نییە ئەگەر کەسێ پارەی نەبێ ئەبێ بڕوا سەربازی زۆرە ملێ بکە لە هەمووشی خۆشتر ئەگەر پارەکەش بی وڵاتەکە کەوتە دۆخێکی ناکاوەوە لەپڕ شەڕێک ڕوویە لەپڕ حاڵەتی ڕوویە و سەرۆکۆزیران بە باشی زانی کە عەدەدی سوپا زیاکە تۆ پارەکەشی یاوە سەرۆکۆزیران ئەتوانێ بانی شکاتەوە خۆشی و بێترشی و بێ بێ سەربازی زۆرە ملێکەش بکەیت پارەکەشی یاوە برایانی شیعە شەڕێک ببێ یەکسەر بە خەڵک دڵن ملی پێوە بنێ بۆ هەموو سەربازەوە نەک بەس ئەوە کاکرانکۆ تۆ باسی شیعەت کرد ئێمە ئیستا چەنێ هێزمان هەیە لە دەرەوەی دەوڵەتە چەنێ چەکمان هەیە لە دەرەوەی دەوڵەتە طبعاً ئەم بابەتی خزمەتی ئاڵایە خۆی لە مادەی نۆی دەستوری عێراقیە هاتووە ئەو مادەی نۆیە لە فەقەرەیەکی یەکەمیە ینی لە پێشەوە باسی ئەوە کە ئەڵێ نابێت چەک هەبێت لە دەرەوەی دەوڵەت دوای ئەوەش لە فەقەرەکانی ترا و لە فەقەرەی دووشە ئەڵێ ئەبێ یاسایەک دەرچێت بۆ خزمەتی ئاڵا بەس ناڵێ سەربازی زۆرە مڵێ ئەڵێ بە خزمەتی ئاڵا بە یاسایەک ڕێک بخرێ
ئەمان هاتوون جارێ هەنگاوی یەکەمیان نەناوە یاسای خزمەتی ئاڵام بۆ دەرەکەن تۆ تا ئیستا میلیشیات هەیە تۆ تا ئیستا هێزە هەیە مەسەلەن بۆ نمونە هێرشە کاتە سەر هەرێمی کوردستان ئەڵێ من ناتوانم کۆنتترۆلی کەم چۆن هاتووی یاسای خزمەتی ئاڵام بۆ دەرەکەی تۆ جارێ هێزەکانە کۆنتترۆل بکە خۆت ڕێک بخەرەوە ئەجا ئەبێ خزمەتی ئاڵا بکەی چکە ئەگەر بەم شێوەیە ئیستا تۆ خزمەتی ئاڵا بکەی دووبەرەکی و شەڕ دروستە بێت لە ناو ئەو معسکراتانەی کە دروستیەکەیت و ئەبێ بە کوتلە و کوتلەکاری جارێکی تر وەکو پارتە سیاسیەکان چۆن بوونی هەیە لەسەر ئەرزی واقعە ئەوەش ئەوە بوو کە لە سوودان ڕوویە لە سوودان 4,000 کەس تەقەی لێکرا لە ساڵی 1970 لە یەکێ لە معسکرەکان بۆ ئەوەی کە سوودان خۆی دایمە گروپی چەکداری تایە چون سەربازی زۆرە ملێشیان کە دانابوو شەڕ ڕوویە لە ناو معسکرەکانە دکتۆر دیوێکی دیکەشیە خۆڕەنگە ئێستا هەزاران دەرچوژە بێ بڵێ خواکە شتێکی وا بێمە ڕازیە بین خۆڕەنگە ئێستا هەوڵ بن دامەزرێن لە سلکی سەربازیە دانەمەزرێنرن وانە فرسەتیان پێ نەدرێ بەڵام یاسایەکیاو بە شێوەیەکی زۆرە ملێ هەمویان دەخاتە بەر سەربازی و موچێکی ژوەرەگرن لەو ماوەیە کەسانێکیش هەیە ئەڵێ پێویست ناکە باشە یەکشتم پێ بڵێ تۆڵی کەسانێک هەیە پێویستی بە ئیشە بیکە تۆ ئەزانی ئەو کەسێک کە یەتە ناو سەربازی زۆرە ملێەوە کورسەکەی چۆڵەکە لە وەزیفەیەکی گشتیایە خزمەتی خەڵکەکە ئەوە نا ئەو باسی وەزیفە بێکار بێ و ئیشەکە بکە هەزاران دەرچوومانەیە دانەمەزرێن ناون نای بەداخەوە دەڵێم جاری وا هەیە فرسەتی دامەزراندن ڕەنگە بۆ 50 کەسە بێت لە سلکی سەربازیە وەکو پێشمەرگە باوا بڵین وەکو سەرباز لە سوپای عراقیە هەزاران فۆرمی دامەزراندن پڕەکرێتەوە ینی گەنجانی وڵاتە خواخۆیان نەدایان مەزرێنن باشە تۆ ناتوانێت و سابانگەشتنامەیە بکەیت کە تۆ ئەوەنە پێویستە بە سەربازە و ئەو 1000 کەسە ئەو سابەڕەغبەت کە فۆرمەکەیان پڕ کردوەوە لە جیاتی کە 50 کەسیان هەڵبژێری هەر هەزارەکەیان قبولکەیت و بە بژاردەی خۆشیان بێنە ناو سەربازەوە ناکرێ ئەخر دکتۆر خۆی من حەزمە کردوە بێ بەڵام پرۆژه یاساکانی بۆی ئەم دیوەشی ببینین ڕەنگە ئێستا گەنجێک بڵێ خواخوا مەشتێکی وا هەبێ بۆی بچمیز نەبێت ساڵێک 2 ساڵ موچەم هەبێ ئەم حاڵەتەشی هەیە کاکرانکۆ بەس ئێمە کێشەکەمان لەوایە خەزینەی دەوڵەتەکەت یەکەم شت قبولی ئەو بابەتە ناکە دووهەم شت خەڵکەکەت لە ڕووی دەرونی و نەفسیەوە باسی بڕی موچە کراوە بۆ کەسانە بەڵێ تەمان ئێستا ویسم ئەو بابەتت بۆ باسکەم ئەزانی ئەگەر کەسێک لە وەزیفەی گشتیایە خزمەتی خەڵکەکە باشە ئەبێ بڕوا سەربازی زۆرە ملێ بکە فەرمانبەر بەڵێ فەرمانبەرە بێ بڕوا سەربازی زۆرە ملێ بکە دکتۆر کەرتی ئەهلی ئیستا باسی کردی ئەهلەکەشە بۆکەم کاکرانکۆ بە سێری ئەوەکە فەرمانبەرەکە ئەڕوا سەربازی زۆرە ملەکە موچەکەی بێ بە بەردەوامی بیتێ کورسێکەشی بەتاڵا بێت ئەوسا کەسێکی تریش بخەیتەجی واز لەوە بێنە کەرتی ئەهلی کەسێ لە کەرتێکی ئەهلیایە هەتا 6 هەفتە ئەبێ شوێنە ئەهلەکەی کە ئیشی تیاکە موچەکەی باتێ سێرکە یعنی جارێکی تا 6 هەفتە مان و نیوێک بەڵێ ئەبێ موچە و نیوێکی باتێت هەتا کە خەریکی سەربازی زۆرە ملەکەی دوای موچە و نیوەکە جارێکی تر خەزینەی دەوڵەت پارەی بۆ سەرفەکاتەوە ئەم پارانە چۆن سەرفەکرێ بۆ ئەم کەسانە طبعاً ئێمە خۆتەزانی پلەی سەربازیمان هەیە لە مولازمەوە دەست پێکات و دوایە لیوامان هەیە و فەریقمان هەیە بەڵێ تەمانەمانەش معاشەکانیان جیاوازە لە 700,000 و زیاد لە 700,000 دەست پێکە دوایە لیوایەک زیاد لە 3 ملیۆن و شتێک وەرەگرێ فەریقێک زیاد لە 6 ملیۆن و شتێ وەرەگرێ باشە ئەم یەت چییە کاڵێ وەرە بزانم تۆ شەهادەکە چییە تۆ چەند ساڵ بۆ نمونە خزمەتە هەیە لە وەزیفەیەکی گشتی تۆ چیترێ هەیە منەتوانم لە ڕێگەی ئەوە هەوڵێم بە شێوازێکی تەقریبی پلەیەک بۆ دانێم لەم سەربازیەی کە خەریکیت بزانم ئایا تۆ مەسەرم بۆ مولازم ئاوا ئەتوانم بتکەم بە مولازم نزیکە کەمەوە لە مولازم ئەم ڕوتبەیە بەس ئاگادار بە ئەم ڕوتبەیە عەسکەری نیە ئەمە ڕوتبەیەکە بۆ دیاریکردنی موچەکەت چکە موچەکەی کە وەریەگری ئەبێ یا موچەی مولازمێ بێ یا موچەی نەقیبێ بێ یا موچەی ڕائدێک بێ ئەبێ موچەی یەکێ لەمانە بێ بۆ چەند مانگی بەڵێ بۆ ئەو چەند مانەی کە تۆ لە ناو خەریکی سەربازی زۆرە دکتۆر بیر لەوە نەکراوەتەوە خەڵکێک کە لە کەرتیالیە مانگ 1 2 مانگ 3 مانگ جێگەکەی چۆڵ بێ دوایەوە ڕەنگە وەری نەگرنەوە بۆ نەکابرا لە کۆمپانیایەکە دوایی ئەوەی کە لە شتەکانی کە چارەسەر نەکراوە لە ناو یاساکە باشێکی ئەنتیکەتریش پێ بڵێم کابرا خەریکی ئیشی حڕی خۆیەتی خاوەنی مەکتەب عقاراتێکە باشە کاکرانکۆ چەند ساڵە بەڵێ چەند ساڵە خەریکی ئیشی خۆیەتی تۆیەی 18 مان 12 مان دووریە خەیتەوە لەم ئیشە حڕەی خۆی طبعاً ئەو معمیلی لێڕوا چەند ساڵە خەریکی کاسبیە کاسبیەکەی زەعیفە بێ دوای 12 مان دوای 18 مان کە تۆی خەیتەوە سەر ئیشەکەی خۆی چی بۆ ئەوکەی و ئیشەکەی زەعیف بووە ئەو زۆر خەڵک لە دەستی مشتری نەماوە چەند مشتری لە دەست چووە چوون بۆ شوێنی تر ئەی ئەوە چۆن قەرەبوویەکەی تۆ باس نەکراوە
یعنی یاساکە کۆمەڵێک کەم و کورتی هەر بۆ زانیاریش ئەمە یەکەم جار نییە لە ساڵی 2016ەوە هەوڵی چۆنەڵی ئەملاو ئەولا هەیە بۆی کە ئەم یاسایە بوونی هەبێت دوایە 2019 مدر خزعالێکمان هەبوو ئەندام پەرلەمانێک بوو هەر لە لژنەی ئاسایش و بەرگری بوو داوای کرد ئەم یاسایە زیندوو بکرێتەوە ئەو ساڕووی نەیە دوایە لە 2021 بە شێوازێکی فەرمی لە زەمەنی حکوومەتی کازمیە هێنرایە پەرلەمانەوە ئیستا ئەیانەوێت دەریکەن ئایا ئەم شتە سەرەگرێیانە دکتۆر ینی ئایا ضرورەتی یاساکە ئێمە سەربازمان کەمە ئێمە خەڵک ناچێتە سلکی سەربازیەوە ئەبێ بە زۆر بیبی ڕەنگە بۆ وڵاتانی دیکە بەو شێوازە بێ باڵێ بەس بە وڵاتی ئێمە هەر ئێستا بڵێن ئەفسەر وەرەگە سەرباز وەرەگرین پێشمەرگە وەرەگرین هەزاران کەس ینی خۆخۆیەتی بچێ لەوێ وەربگیرێ پێدوانی ینی تۆزەیە تەناخوزە بۆ ئێمە ضرورەتی با من زۆر ڕاست گۆم لەگەڵتا ئێمە ئینسانە بێ کە خوێنەوەی بۆ یاساکان کرد پشتەکەشی بخوێنێتەوە ئیستا کێشەی کەرتی سەربازی ئەوەیە زیاد لە 80% شیعەیە لە پێکاتەی شیعەیە ئەم هەوڵەش کە خەریکین ئەزانم بەشێ لە شیعەکانیش لەگەڵیان بەڵام بە شێوازێکی زۆر زۆر سەرەکی ئەوەی کە ئەیجوڵێنێ سوننەیە سونەکە ئەیجوڵێنێ بۆ ئەیەوێت دووبارە دەستکاری پێکهاتەی کەرتی سەربازی عێراقی بکاتەوە بە شێوازێ لە شێوازەکان دووبارە جارێکی تر شیعە و سونە و کورد بە شێوازێکی هاو بەشی نزیک لەیەکەوە وەک لەوەی کە تۆ ئیستا زۆربەی زۆری شیعەیە ئیستا ئەوەی کە باڵا دەستە لە ناو کەرتی سەربازیە سونە نیە شیعەیە کوردیش نییە تەنها شیعە زاڵە ئەمانیانێ بەم شتە دووبارە هاوسەنگی بگێڕنەوە دووبارە گەنجی سونە بخەنەوە ناو دکتۆرە من بۆ کاتی نییە یعنی چۆن بۆ کاتی ینی مەبەستم تۆ بۆ نمونە 6 مانگە 3 مانگە نازان 2 ساڵ بەس بە بەردەوامی ئەم پرۆسە بەردەوامی تۆ ساڵانێ هەیە تۆ بە بەردەوامی دەرچووی زانکۆ هەموو سەربازی بۆ چییە ینی ئەڵێ من میلیۆنێ سەربازی بۆ چییە؟ ئەزانی کێشەکە لە چیایە کاکرانکۆ ئەگەر عێراق هەر بۆ زانیاریش وەزارەتی دارایی بە پەرلەمانی وتوتی ئەگەر یاساکەشم بۆ دەرکەی پێم نییە بدەمێ بۆی کە جێبەجێیکەی ناتوانم پارەکە ناتوانم سەرفکەم بۆی دۆخی ئابووریم لە دۆخی ئەوانیە بتوانم من یاساکە لایەنێکی ئابووری زۆر زۆر بە قۆتی هەیە پێویستی بە ئیمکانیاتێکی دارایی زۆر زۆر باشە لەلایەن دەوڵەتەوە یعنی تۆ سێرکە ئەتوانی ئەو بڕەپارەی کە تۆ داوایەکەی لە حکومەت بۆی کە ئەم یاسایە جێبەجێکەی کاکە داوای کە لە حکومەت بۆی کە تەکنەلۆجیاکەت پێشخەی لە هێزی لە کەرتی سەربازیە داوای نیوەی ئەوە بکە لە حکومەت بۆی کە بەشی بابەتی زیرەکی دەستکرد بەریتە پێش ئێمە خۆمانەوەڵە نابێت لە شەڕێکا دەرچوین بینیمان زیرەکی دەستکرد چی ئەکا لە ناو شەڕەکانە ئیستا شەڕەکە شەڕی زەوی نیە ئێستا نەخێر شەڕی زیرەکی دەستکردە نە لە جەنگی ئێران ئەمریکا هەر بۆ زانیاریت ئەزانی بەریتانیا فەڕەنسا ئەمریکا سەربازی زۆرە ملەی هەبوو وەستانی ئیستا احتیما دەکاتە سەر شتێک پێوترێ سوپای پیشەیی بە ئەزمون الجيش المحترف لروي چیەوە ئیشی لەسەرەکە کوالتی حەقی بەسەر ژمارەوە نییە کوالتی ئەم هێزە سەربازی کە هەمە تا چ ڕادەیەک ئەتوانێت بەرگری بکات لە وڵاتەکەی تا چ ڕادەیەک ئەتوانێت هێرش بکە ئێمە تازە بە تازە بۆ دواوە ئەگەڕینەوە ئەڵین تا چ ڕادەیەک ئەتوانی ژمارە زیاکەین گۆ ناینە کوالتی گوێینە ژمارەکە ئەبێ کوالتی هێزی سەربازی ئیشی لەسەر بکرێن نەک ژمارەکەی دکتۆر پێم سەر و پرسیارە هەرێمی کوردستان بە فەرمی ڕای نەگەیانەوە پرۆژه یاساکە ئەگەر بێ بە یاسایە جێبەجێ دەکات یان نا هەندێک فراکسیۆن وەکو باسمان کردوتیانە جێبەجێ ناکرێت هەرێمی کوردستان دەتوانێت جێبەجێ نەکە باشە ئەمە مشتومڕێکی دروست کردووە لە نێوان دوو بابەتە ئێمە مادەی 100مان هەیە لە دەستوری عێراقی دەسەڵاتە حەسرەکانی حکوومەتی ئیتیحادی دیاری کردووە کە پێت ئەڵێ هەچ یاسایەکم دەرکرد لە پەرلەمانی عێراقەوە پەیوەندی بە مادەی 100ەوە هەبوو تۆ بتەوێ نەتەوێ ئەبێ جێبەجێکی هەرێمی کوردستان یەکێک لە خاڵەکانی کە لە مادەی 100دایە چییە ئاسایشی نیشتیمانیە یەکێک لە بابەتەکانی ترچیە بابەتی سەربازی ڕێخستنی ئەم بابەتانەیە ئەگەر ئێمە سێری ئەم مادەیە بکەین بە تەنیا ئەبێ بڵین هەرێمی کوردستان بە هیچ شێوازێ دەسەڵاتی ئەوەی نییە بڵێ بڵێنە بەپێی مادەی 100 دەستورە بێ جێبەجێ بکرێت بەڵام یەک مادەی ترمان هەیە مادەی 121 دەستورە لە کۆتا فەقەرەیە ئەڵێ تەنها حکوومەتی هەرێمی کوردستان تایبەتمەندە بە دامەزراندن و ڕێخستنی
هێزی ئاسایشی ناوخۆ لەگەڵ پۆلیسا لەگەڵ پاسەوانی هەرێمە لە ناو سنووری هەرێمی کوردستانە. پاسەوانی هەرێم بەڕێستەزانی پێشمەرگەیە واتە بە پێی مادەی 121 تۆ پێم ئەڵەی بەس حکوومەتی هەرێمی کوردستان تایبەتمەندە بە پۆلیس بە ئاسایش بە پاسەوانی هەرێم کە خۆی هێزی پێشمەرگەیە. ئەی تۆ چۆن بە تەمای ئەم دژبەیەکیەم بۆ ڕێکخەی ئەگەر تۆ سەربازیەکی زۆرە ملێن بۆ بکەیتەوە و کەسێک 2 ساڵ بێت لە پێشمەرگایەتیا بێت چی لێ ئەەکەی لە مەوزوعی ئەم سەربازی زۆرە ملەیە. ئەمە یەکێکە لە پرسیارەکانی کە یاساکە تا ئیستا لە خوێندنەوەی یەکەمیان حەلی نەکردووە. یەکێک لە بابەتەکانی تر کە حەلیان کرد کە بابەتی ئەوە بوو ئایا کوردێک ئەگەر سەربازی زۆرە ملەی پێ بکەی لە سلێمانی ئەیبەیتە بەغا معسکەری بۆ دانەی وتیان نا بەڕێوەبەرایەتیەکی سەربازی گشتی دانەین. ئەم بەڕێوەبەرایەتی سەربازی گشتیە ئەبێ عاید بە بەڕێوەبەرایەتی کارگێری ڕئاسەی ئەرکان بێ. کێ بەڕێوەبەرایەتیەکە یا لیوایەک یا لیوا ڕوکنێ 2 یارمەتیدەری با هەبێ عەمید و عەمید ڕوکن. ئەم بەڕێوەبەرایەتیە گشتیە با لقی لێ بێتەوە بۆ هەموو پارێزگاکان بە هەرێمی کوردستانیشەوە. واتە لە هەرێمی کوردستانیش لە هەولێر بەڕێوەبەرایەتی سەربازی دانێن لە پارێزگاکانی لە سلێمانی لە هەڵەبجا لە دهۆک لە هەمووی دایانێن. اینجا ئەڵێ دوای ئەمەی کە ئێمە داماننا گەنجێکی هەولێر با هەر لەوێ لە هەولێر سەربازی زۆرە ملەکەی خۆی بکە گەنجێکی سلێمانی با لە سلێمانی بیکە گەنجێکی هەڵەبجە گەنجێکی موچەکەی بەڵێ بێ بەغدابیە. بە هیچ شێوازی حکوومەت یاریمی کوردستان بەرپرس نییە پرۆژەکە هەم لە بەغاوە دەچێت ئێمە لە حاڵەتێکا تۆزێک نەرمی بۆ حکوومەت یاریمی کوردستان بڵێن ئێمە پارەکەی دەدەین حکوومەت یاریمی کوردستان ڕەنگە زۆر ژمارێکی زۆر گەنجی بێکاری دەچێتە سەرکار و کار دەکەن و وانە ئەگەر ئەمە ئاوا یەکسەر خوێنەوەی یەکەمی بۆ بکەین لەوانەیە بڵین بەس ترسی یەکشت هەیە کاکرانکۆ ترسی ئەوە هەیە لە ڕێگەی ئەم پرۆژەی سەربازی زۆرە ملێەوە هەوڵ بێت دەست بخرێتە ناو هێزەکانی سنووری هەرێمی کوردستان ئەوە زۆر ترسی لەسەر ئێمە کوردین چەندێ لە ناو ماڵی خۆمانە کێشەمان هەبێ کوردین کورد مەفروزە پشتی کورد بکرێ دژ بە بێگانەیەک کێشەکە لەوایە ئەگەر تۆ خوێندنەوەیەکی قوڵ بۆ پشتی ئەم پرۆژە یاسایە بکەی ترسێکی ئەوە هەیە خۆ ئێمە ناڵین ئەوان نیەتیان نەخواز الله خراپێ هەرێمی کوردستان و خوێندنەوە قوڵە دەکا یان لە ژێرە و زەختەدا دەڵێ بۆ نمونە بۆ بە بەردەوام ملیۆنێک گەنجی پارێزگاکانی دیکە موچە وەرگرن بە ناوی سەربازی زۆرە ملیۆ گەنجەکانی مە بێکارن با بخوانیش نەبێت بێکی ساڵێک 2 ساڵ موچە وەرگرن ئەوەیان لای خۆیانە بەڵام خەتەری ئەوە هەیە لە ڕێگەی ئەم بابەتەوە بێ دیراستێکی زۆر قوڵی بکرێت نەک دەست بخرێتە ناو هێزەکانی سنووری هەرێمی کوردستانەوە ئەوە ئەبێت دیراسەتی ئەوە بکرێ بە باشی پێ دوای مەترسێش هەیە بە تەکیدی من دڵنیام هەچیەکێک ینی کەسی زۆر لە من بە شارەزاتر و بە ئەزمونتری شەیە دڵنیام هەچێکێک شارەزایی و ئەزمموی هەبێ سێری یاساکە بکە نابێت بەس خوێندنەوەی یەکەمی بۆ بکەی ئەبێ بەپی تایبەت ینی اختصاسەکەی کە هەتا پشتی ئەوەش بخوێنیتەوە ئەم یاسایە دوایە لەوانەیە ببێتە هۆی چی باشە بڕوا دوایە تێپەڕێنرێ یان وەکووتێ لە ڕابردوشدار هەوڵە بووە لە سەردەمی مستەفا کازمیە جارێکتر هاتۆ بەرباس ئەوە ئێستا دیسان جارێک دیکاتۆتەوە بەرباز بە تایبەت کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران سونێ هەیبەت هەلبووس بەڵێ پێ دوایە تێدەپەڕێنرێ من پێت ناڵێم تێ ئەپەڕێنرێنە بەڵام پێ دەڵێم ئەگەر تێ بپەڕێنرێ بەم دۆخەوە تەنها هاڵێ حبر عەلا وەرەق تەنها حبر عەلا وەرەقە بێ جێبەجێ نابێ لەبەرەوەی کە وڵاتەکەت لە دۆخی ئەوە نییە تەحملی ئەو بارە دارایی بکە ئەتوانم ئەوەت پێ بڵێم اینجا هەر بۆ زانیاریشە هەر بەپی پرۆژە یاساکە پێت ناڵێ کە دەرچوو یەکسەر ئەمڕۆ جێبەجێکرێ ئەوەش یەکێکە لە زانیاریەکانی تر کە بە باشی بڵاو نەبووتەوە ئەڵێ دوای 2 ساڵ یعنی ئەگەر مانی 6 2026 ئەم یاسایە دەرچوو مانی 6 2028 ئەم یاسایە جێبەجێکرێ یەک بابەتی بەڵێ بەپی خوێندنەوەی یەکەم ئەگەر دەستکاری نەکری ئەڵێ دوای 2 ساڵ چکەمانوێ ئامادەکاری بۆ بکەین یەک بابەتی تریش هەیە ئەزانی نەک بەستاکی عێراقی نایکات ئەوانشی کە ڕێگەزنامەی عێراقییان وەرگرتووە ئەبێ بە هەمان شێوە بیکەن لە ناو پرۆژە یاساکە هاتووە یعنی تۆ ئەگەر کەسەکە ئێرانی بێت ڕێگەزنامەیەکی عێراقی وەرگرتی بێ ئەبێ بێتە ناو سەربازی زۆرە ئەبێ ئەویش بەشداری بکە بۆ زانیاریشە بە پێی هەواڵەکانی کە بڵاو بۆتەوە لە هەنێ سەرچاوە ئەڵێ بە ڕێژەی ئەو کەسانەی کە لە 2003ەوە ڕێگەزنامەیان پێدراوە تا ئەم دقەیە سەرو چەندین ملیۆن کەسە یعنی ئەو چەندین ملیۆنەش نامێ بە ڕێژەیەکی دقیق بیڵێم بە ئەو چەند ملیۆنەشی کە هەتا ئەبێ ئەویش بچێتە ناو سەربازی زۆرە ملێەوە ئایا عێراق توانای ئەوەی هەیە ئەو هەموو معسکەراتانە دابنێ
ئایا ئەتوانێت ئیدارەیکە، ئایا لە ڕووی داراییەوە، ئایا بابەتی هێزە چەکدارەکان، ئایا حەشدی شعبی و سوات دژە تیرۆر تا چ ڕادەیەک ئەتوانن خۆیان بگونجێنن لەگەڵ ئەم بابەت. کەواتە ئێستا بۆ بینێرانمان بۆ گەنجە بەڕێزانی کە حەزەکەن پرۆژە یاساکە جێبەجێ بکرێ و ئەوانشی حەز ناکەن دەترسن لە پرۆژە یاسایەکیوە، ینی مەترسیان لەلا نەبێ لە هەرێمی کوردستان لانی کەم جارێ ئێستا بچێتە باری جێبەجێکردنەوە 2 ساڵی دیکە جێبەجێکرێ بە پێی خوێندنەوە یەکەم نەک بەس ئەوەش وە لە هەرێمی کوردستانیشا ئەگەر هەیە وەکو زۆر و یاسایانەی دیکە بێ دانوستان لە سنووری جوگرافی هەرێمی کوردستانە بێ دانوستان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم یاسایە قابلی جێبەجێکردن نیە، ناتوانین قابلی نیە هەر حبر علاوە ڕقەمێنێتەوە. زۆر بەڕێز دکتۆر سەنا کەمال ڕێژکاری یاسایی سپاس دەکەم. سپاس بە بەشداریکردن بە خێرات سەرچاو. خۆشەویستان بەردەوام